لە هەرکوێکەن و بینەری زوو من ئەم کاتان باش بڕیار بووم ڕۆ پەرلەمانی عێراق خوێندنەوەی دووەم لەبارەی هەمواری یاسای باری کەسی بکە بەڵام خوێندنەوەکە نەکرا کۆبوونەوەکە نەکرا لەو کاتۆی قسە لەسەر هەموارکردنەوەی یاساکە هەیە ڕاستیەکەی هەم لە عێراق هەم لە هەرێمی کوردستان کاردانەوەی زۆری بۆ دەرخۆی داهێناوە بەشێکی زۆری کاردانەوەکان بە دڵنیاییەوە پشتگیریەکانی لایەنی شیعی کە لە پشت هەموارکردنەوەکان زۆربیان بە دڵنیاییەوە جۆرێک لە پشتگیری مەزهەبی و هەندێک جاریش ڕاستیەکەی بەستنەوە بە پرسی دیموکراسیەت و مافی شیعەکان بۆی پەیڕەوی ڕێکارە دیاریکراوەکانی خۆیان بکەن لە چوارچێی پرۆسە کۆمەڵاتیەکانی وەکو هاوسەرگیری و پرۆسەکانی دیکەش بە دڵنیایی ئەوەی تایبەتە بە باری کەسێتی لە بەرامبەرە بە دڵنیاییەوە کاردانەوەمان هەیە بەشێکیان مەدەنین و هەستی ژەکرێک کە هەندێکیان ڕاستیەکەی کاردانەوەی مەزهەبی سونی چە زۆر لەبارەی ئەم پرسەوە بە دڵنیاییەوە هەڵەگرێ بۆیە من ئەم شەو دوو میوانم هەیە یەکیان داراسەکانیانی ئەندامی لیژنەی یاسایی پەرلەمانی عێراق بە دڵنیاییەوە کاڵی لیژنەی یاسایی ئاگای لە هەموار و یاسایانە بێت کە لە چوارچێی پەرلەمانی عێراق کاریان لەسەرەکرێ دواتر بە دڵنیایی و لە سلێمانیش پارێزەرێک بەشداری پێکەم بۆ لە بارەی گفتگۆکە و لە ڕۆقانونیەکەەوە بە تایبەتی لەگەڵ پارێزەرەکە قساکەین بەس من ئەچمە بەغدا بۆ لای کاک داراسێکانیانی کاک دارەسڵاوت لێبێ وادارم زۆر باشبی بەخێر بیتەوە بۆ زووم بۆچی ئەمڕۆ خوێندنەوەی دووەم بۆ هەمواری پرۆژە یاسایی باری کەسی نەکرا؟ زۆر سوپاس بۆ ئێوە سڵاوش لە بیسەر و بینەرە بەڕێزەکان لوتفە هەیە ئەتوانین بڵێین سێ پرۆژە یاسایە سێ هەمواری یاسا لە ئەنجومەنی نوێنەران لەو پرۆژە یاسایانن کە جۆرێک لە مناقەشە یا جۆرێک لە گفتوگۆی زیاتر هەڵەگرێ کە هەر سێکیان ئەتوانم بڵێم ئێستا لە گۆڕەپانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدان یەکێک لەوانە یاسای هەمواری باری کەسێتی ژمارە 1970 ساڵی 1959 دیارە ئەم یاسایە ماوەیەک لەمە و پێش ئاراستەی لیژنەی یاسایی کرا بە واژووی هەندێک لە پەرلەمانتارەکان و دوای ئەوە کە لیژنەی یاسایی و لەگەڵ لیژنەی خێزان و مناڵ و ئافرەتانە کۆبنەوەیشان کرد و گفتوگۆیەکی چڕوپڕ کرا لەو بارەیەوە دوجار لە هەمان ڕۆژە 121 واژووی پەرلەمانتاران کۆکرایەوە داواکرا لە سەرۆکایەتی پەرلەمان لە خشتەی کارنامەی ئەو ڕۆژە لادرا بەڵام هەر دوای ئەوە ئەتوانین بڵێن ژمارەیەک پەرلەمانتاری شێر بە هەمان شێوە ئیمزا کۆکرایەوە و دەرچکرایەوە لە خشتای خوێندنەوەی یەکەمی بۆ کرا کە ئەمڕۆ بریار بوو خوێندنەوەی دووەمی بۆ بکرێ بەڵام وەکوتم یەکێکە لەو یاسایانەی کە مناقەشە زۆر هەڵەگرێ ئێمە دوێنێ لە لیژنەی یاسایی تەسەور کە نزیکەی تا کاتژمێر 6 ئێوارە لە نزیکەی بەیانیەوە بەردەوام بووین بە تایبەتی بانکێشی خەڵکێکی پسپۆر و ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و هەندێک لە چالاگوانی بواری ئافرەتان و مافەکانی ژنان کە تێبینی جددیان هەیە لەسەر یاساکەەوە ئێمەش لە لیژنەی یاسایی زۆر بەڕاشکاوانە بۆچوونی خۆمانگەیان وتمان کە ئەم یاسایە لەم خۆناغەدا خزمەت بە گەلانی عێراق ناکەوە خزمەت بە پێکەوە ژیان ناکەوە جۆرێک لە ڕوحی تایفی و مەزهەبی زاڵەکە یان گەشەی پێدا لە ناو دام و دەستگاکانی دەوڵەتا بە تایبەتی کە تۆ هەمومان ئەزانین یاسای باری کەسێتی یاسایەکی گرنگەوە یاسایەکی ئەستیارە و پەیوەندی ڕاستە و خۆی بەسەرجەم تاکەکانی گەلانی عێراقەوە هەیە چونکە تۆ لە هەموو مامەڵەکانی ژیانی ڕۆژانەتدا لە پرۆسەی هاوسەرگیریە مامۆسادارە من دێمە سەر ڕەخنەکان دووبارە ڕاستیەکەی باست لەوە کرد کە دوێنێش کۆبوونەتان کردووە ڕەئی خەڵکێکی مختەستان لەو بارەیەوە وەرگرتووە ئەوەی کە ئەڵێی لیژنەی یاسایی پێی باشە با بڵێن هەموارەکە با بڵێن کاری لەسەر نەکرێ یان بە شێوک لە شێوەکان نەچێتە خوێندنەوەی دووەم ئەمە ڕەئی هەموو لیژنەی یاساییە من حەزەکەم ڕێی لیژنەی یاسایی بزانم چونکە گرنگە بۆ پرۆسەی با بڵێن پەسەندکردنەکە ئەمە یەک دوو چ کاریگەریەکی هەبوو ڕاکەی ئێوە و ئەو تێبینیانەی دوێنێش بە ئێوە وتراوە ئێوە گواستانەوە بۆ کێوە چ کاریگەریەکی هەبوو لەوەی ئەمڕۆ خوێندنەوەی دووەم نەکرێت دیارە هەمومان ئەزانین لە دوای ساڵی 2023 عێراق پرۆسەی حکومڕانی لە هەر هەموو کایەکانیا بە جۆرێک لە اتفاق و سازان و هەماهەنگی بەڕێوەچێ و لە هەموو لیژنەکانە هەمومان ئەزانین نوێنەری سەرجەم پێکاتەکانی تایە بە دڵنیاییەوە چۆن
ئێمە جۆرە لە جۆرەکان تێبینی جددیمان هەیە لەسەر هەمواری یاساکە و هەندێک لەلایەنەکانیش پشتگیری جددی لێ یەکەن و هەمان بۆچوونیش لە ناو لیژنەی یاساییە هەیە بە دڵنیاییەوە. بەڵام ئەوان ئێمە باسمان لەوە کرد کە ئەم خاڵانە خاڵی جەوهرین و خاڵی گرنگن لە هەموارەکەیە. ئێمە باسمان لەوە کرد کە پێویستە ئەو نووسراوەی کە باسەکرێت کە کاری پێەکرێ بۆ لەلایەن هەردوو وەقفی شیعی و لەگەڵ وەقفی سونیەوە کە دێن وردەکاری یعنی ڕێکاری یاساکە بۆ جێبەجێکردنی لە فەرمانگەکان و دادگاکانە. ئێمە باسی ئەو دیوان و دیونە ئەەکەین کە پێش ئەوەی دەنگی لەسەر بدرێت پێویستە پەرلەمانتاران بیبینن کە ئەوە یەکێک بوو لە چۆنەڵی خاڵە جیاوازیە جەوهریەکان. مامۆستا دارایە ئەنی تا ئێستا بڕیارە ئەو دوو مدەوینەی ئەو دوو نووسراوەی کە دواتر ئیشی لەسەرەکرێ هەردوو وەقفی شیعی و سونی کاری لەسەرەکەن ئەوەی ئەوان پەسەندیان کرد ئیتر بڕوات یان گەیشتونەتە ئەو قەناعەتەی ئەوانەی کە پشتگیری لە پرۆژه یاساکە شەکەن هەموارەکەکەن گەیشتونەتەوە قەناعەتەی نەخێر بێتەوە پەرلەمان لە پەرلەمان گفتوگوی لەسەر بکرێتەوە لەو بارەوە ئەخیر ڕاچیە چونکە ڕاستیەکەی بەشێکی باش لە نیگەرانیەکان لەبارەی ئەو دوو نووسراوە ئەو دوو مدەونەیە بوو کە دواتر هەردوو وەقفی شیعی و سونی ئەینووسن. دیارە ڕای جیاوازی زۆر هەیە لەسەر ئەو مدەونانەش بەڕاستی. بەڵام ئێمە ئەبێ ئەوە بزانین ئەگەر لایەنە شیعەکان لە عێراقا مەبەستیان بێ ئەم یاسایە تێپەڕێندرێ لەبەرەوەی زۆرینەی ئەندامانی پەرلەمان لەوان پێکاتەوە بە دڵنیایەوە تێپەڕێندرێ. بەڵام ئەگەر چی تێپەڕینەکەشی لەوە ناچێت زۆر ئاسان بێ چونکە وەکو وتم بەڕاستی ئەم یاسایە کۆمەڵی خەڵکی زۆریش نەیارێتی بۆ مانایی کە تێبینی جددی هەیە لەسەری. لەبەرەوە ئەمڕۆ بڕیار بوو دانیشتنی ئەنجومەنی نوێنەران بکرێت لەبەر ئەوە کە ئەمە یەکێک بوو لەو یاسایانەی کە مەجای مناقەشەی زۆر تیا بوو کە تا ئێستا ئەتوانم بڵێم نەگەیشتوونەتە ڕێیەکی هاوسەنگ یان ڕێیەکی هاوبەش. لەبەرەوە دانیشتنەکەی ئەمڕۆ دواخرا سێ پرۆژە هەن کە ئێستا لە ئەنجومەنی نوێنەران ئەتوانم بڵێم ئەم خاڵە جیاوازیان لەسەر یەکەمیان ئەم هەمواری یاسای باری کەسێتیە، دووەمیان مەسلەی یاسای لێبوردنی گشتیە، سێمیان مەسلەی جێڕانەوەی ئەو زەوزارانەیە کە بە هەندێک قەراراتی مەجلیسی قیادەی سەورە دەستی بەسەرای گیراوە کە یەکێک بوو ئەوانش ئەمڕۆ زۆر مناقەشەی لەسەر کرا لە لیژنەکە لای ئێمەوە. بەڵام تا ئێستا چۆنەڵی بە کۆتا نەگەیشتون و نازانین ئایا لە جامن ڕاستیەکەی دواتریش هەردێمە سەری باز لە جۆرێک لە مساومە ژەکرێ با بڵێن لە بینی ئەو یاسایانەیە بە تایبەت ئەوەی یەکەم و دووەم ئەوە پرسیارە بێ لام ڕاستیەکەی. بەڵام بە کاگەژاریش بخێنە نێو گفتوگۆکە ژار غەفور پارێزەر لە سلێمانیەوە لەگەڵمایە. کاگەژار من حەزەکەم ڕای یاسایی ئێوە بزانم لەبارەی هەنگاوێکی لەو شێوەیە بۆ هەموارکردنەوەی یاسایی باریکەسێتی لە عێراق و هەموو ئەو قسانەی کە لە سەرەتایی قسەکردن لەبارەی هەموارکردنەوە کە هەتا ئێستا لەسەر یەکرێ. من حەزەکەم سەرنجی ئێوە لەسەر لایەنە قانونیەکانی ڕاستیەکەی ئەم پرسە بێت. بەڵێ سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ جەنابەت خێراتنی میوانە بەڕێزەکە دەکەم. لوتفە هەیە. بێگومان بابەتی یاسای باری کەسێتی یاسایەکە لەو یاسا بەرکارانەی کە لە عێراقدا لە ساڵی 1959 بە ژمارە 188 کاری پێدەکرێت. ئەم یاسایە 4 بەش دەگرێتەوە، بەشێکیان بریتە لە هاوسەرگیری و تەلاق، بەشێکیان بریتە لە میراث و وەسێت. و لە هەرێمی کوردستاندا یاسایەکی بەرکار هەیە کە یاسای ژمارە 15 ساڵی 2008 کە ئەم یاسایە کە لە هەرێمی کوردستان کاری پێدەکرێت هەمواری یاسای ژمارە 188 ساڵی 1950 سەبارەت بۆ بابەتەی کە ئێستا هاتۆتە ئاراوە دەربارەی هەموارکردنی یاسای باری کەسێتی. من پێم وایە وەک پارێزەرێک هێندەی مساوماتی سیاسیە لە نێوان شیعە و سونە هێندە بابەتێکی ئەوەندە گرنگ نییە تاوەکو لە ڕووی یاساییەوە هەمواری ئەو یاسایە بکەن، چونکە ڕاستە هەموو یاسایەک بە تێپەڕبوونی کات پێویستی بە هەموارکردنە بە جۆرێک لەگەڵ بارودۆخی کۆمەڵایەتی کۆمەلگادا بگونجێ. و یاسای باری کەسێتی لەبەرەوەی یاسایەکە پەیوەندی ڕاستەوە خۆی بە تاک بە تاکی دانیشتوانی عێراقەوە هەیە، پەیوەندی بە ژیانی کۆمەڵایەتی خەڵکەوە هەیە کە خێزانی لەسەر بنیاد دەدرێ، بێگومان پێویستی بە هەموارکردنە. بەڵام ئەو هەموارە و ئەو پرۆژەی کە خراوەتە بەردەست
ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ هەموارکردن بەڕاستی ئەوە هێندەی بیر و بەراوەڕی مەزهەبگەرایی پێوە دیارە هێندەی فئەیەکی سیاسی لە ناو شیعەکانە دەیەوێت خۆیان زاڵکەن لە پرۆسەی سیاسیا و هێزە سونیەکان و کوردیش مساومە بکەن لەسەر هەندێک لەو پرسە یاسایانەی کە بەڕێز کاکدارە سێکانیانی ئاماژەی پێدا ئەوەندە بەلایەنەوە گرنگ نییە یاسای باری کەسێتی هەموار بکرێتەوە و هەموو ئەو بابەتانش کە ئێستا وەکو دەنگۆیەک لە ناو خەڵکا بڵاو بۆتەوە پرۆژە یاساکە خوێندنەوەی بۆ کراوە پێم وایە بە دیوێکی ترا پێچەوانەی شریعەتی پیرۆزی ئیسلامە چونکە بە دڵنیایی بابەتی هاوسەرگیریکردن و بڵین بچووکترکردنەوەی تەمەنی هاوسەرگیری لە تەمەنێکی یاسایی کە لە ئێستادا لە هەرێمی کوردستان و عێراقیشە لە 18 ساڵی بە شێوەیەکی ئاسایی ئەتوانێت پرۆسی هاوسەرگیری پێک بهێنێ و بەپەی مادە یاسایەکانی بەرکار لە عێراقیش و لە هەرێمی کوردستان بۆ هەندێک حاڵەتی تایبەتیش ئەتوانێت لە تەمەنی 16 ساڵیەوە هاوسەرگیری پێک بهێنێت بەڵام ئەوەی کە ئێستا بازەکرێت گوایە تەمەنی هاوسەرگیری کەم بکرێتەوە بۆ تەمەنی 9 ساڵ ئەمە خۆی لە خۆیان جێی پرسیارە چونکە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی خستنەوەی وەچەوە لە ڕووی دایکایەتیەوە لە ڕووی هەموو ئەو بەرپرسیارەتیانەی کە لە خێزانە ڕوبەڕووی ژن و مێر بە تایبەتی دایک دەبێتەوە دەبێتە مایە پرسیار و ئەرچێکی قورس کاک هەژار ڕاستیەکەی با بن لە ڕووی قانونی و پرسی شەرعیەوە هەردووکی تێکەڵ بکەم پرسیارێک بکەم حەزەکەم وەڵامی ئێوە بزانم لە دەستوری عێراقیە یعنی ئەوانەی کە دژی ئەم هەموارکردنەوەیان ینی زۆر جار باسیەوەکەن کە ئەم هەموارە بە ئەگەرێکی زۆر ڕۆحی خودی هەموارەکە دژی دەستوری عێراقیە بەڵام ئەوانەی دیکەش ڕاستێکی کە بەرگری لەکەن بە تایبەت شیعەکان ئەڵێن لە دەستورە هاتووە کە هەموو یاساکان پێویستە مڕاعاتی شریعەتی ئیسلامی تیا بکرێت لە چوارچێوەی شریعەتی ئیسلامیە یاساکان لە عێراق دابنرێن خۆ ئەمانیش ڕێک هەمان قساکەن ئەڵێن لە ئەخیرە لە کۆتاییە پێکهاتەی شیعی کۆمەڵێک با بڵێن وەکو شریعەتی لە چوارچێوەی شریعەتی ئیسلامیە لە چەترە گەورەکەیە لە خوار ئەوە بە دڵنیاییەوە مەزهبی شیعی کۆمەڵێک با بڵێن هینی خۆی هەیە داواکاری خۆی هەیە شتی خۆی هەیە کە ئەبێ لە چوارچێوە دیموکراسیەکەیە لە عێراق بۆ ئەمانیش فەراهەم بکرێ بە تایبەت بۆ پرسێکی ئاوا گرنگ کە باسیەکەین یاسای باری کەسێتیە قسەکە لەسەر ئەوەیە کە ئەوانی ژەڵەن نەخێر دەستوریە ینی هەنگاوێکە هیچ گرفتێکی نە لەگەڵ دەستورە هەیە نە لەگەڵ ئەکرێنە لەگەڵ قوانینی عێراقیشە یاساکانی عێراقیشە هەبێ بەڵێ جا ئەوان کە ئەگەر خۆیان پێیان وابێ پێچەوانی دەستوری عێراق نییە هەر لە بنەڕەتە یاسای باری کەسێتی ژمارە 1950 کە لە ئێستا لە پارێزگاکانی ناوەڕاست و خواروی عێراق کاری پێدەکرێت لەسەر بنەمای شریعەتی پیرۆزی ئیسلام ڕێکخراوە و پێم وایە یەکێکە لەو یاسا جوانە بەرکارانەی کە ئەگەر مێژۆکەی بجێڕینەوە بۆ ساڵی 1950 تا ئێستا کە کاری پێکراوە کەمترین هەموار و یەکێکە لە یاسا باشە بەرکارەکان و پێم وانە ئەو ڕێی شیعەکان لەگەڵ ئەو ڕاستیە یەک بگرێتەوە کە ئەمە پابەندە یان پاساویان ئەوە پاراستنی مافی مرۆڤە یاخود مافێکە کە دەدرێت بە ڕەگەزێ لە ڕەگەزەکان بە پێچەوانەوە ئەمە کۆمەڵێک گرفتی کۆمەڵایەتی لە ڕووی یاساییشەوە دروست دەکات چونکە پێمان وانە بێت کاتێک پرۆسە هاوسەرگیری دروست دەبێت لە نێوان دوو کەسا کە پێیان دەوترێت جووت هاوسەر زۆر جار بە بۆنەی ناکۆچی و نەگونجانەوە جیابوونەوە لێکترازانی خێزانی دروست دەبێت و بە دڵنیاییەوە شریعەتی پیرۆزی ئیسلام و یاسا بەرکارەکان کە مرۆڤکردن و وەکو هەرێکێک لەو یاسایانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان و عێراق شاکاری پێدەکرێت بە دڵنیاییەوە حساباتی تەواو کراوە بۆ تەمەنی مرۆڤ حساباتی تەواو کراوە بۆ توانای مرۆڤ حساباتی تەواو کراوە بۆ لێهاتووی و لێوەشاوی مرۆڤ کاتێ پرۆسەی هاوسەرگیری پێکەهێنێ ئەگەر وانە بواە بە دڵنیاییەوە یاسادانەری عێراقی لە ساڵی 1950 ڕەچاوی ئەو حاڵەتەی ئەکرد کە ئێستا ئەوان ڕەچاویەکەن چونکە بە دڵنیاییەوە یاسادانەری عێراقی لە ساڵی 1950 کاتێک یاسای باری کەسێتی نووسیوەتەوە و پەسەندی کردووە و بڵاوی کردوتەوە بە دڵنیاییەوە کۆمەڵێک ڕێساوی یاسایی جوانی ڕێک خستووە کە پێم وایە بۆ هەموو پێک هاتەکان زۆر باشە جیاوازەکان حسابی بۆ کرا ڕاستیەکەی بەڵام ئەوەی کە ئێستا ئەگوزارێ
فەرموو ئەوەی کە ئێستا ئاگوزەرێت لە ناو پەرلەمانی عێراقا ئەوەندەی مساواماتێکی سیاسیە ئەوەندەم بابەتێکی زۆر باشە. من دواتر بە دیاریکراوی ئەو مساواماتە سیاسیە لەگەڵ مامۆسادارە سێکانیانی باسەکەم، بەس حەزەکەم ڕێی مامۆساداراژ ڕاستیەکەی لەبارەی ئەم پرسەوە بزانم. ئەنی شیعەکان خۆیان بەرگری لە خۆیانەکەن بەوەی کە لە چوارچێوەی ئەوەی کە دەستوری عێراقی ماف ئەیاد بەوەی یاساکان لە چوارچێوەی شریعەتی ئیسلامیان ڕێک بخرێن. ڕاستە ئەوەی ئێستەی باری کەسێتی لە چوارچێوەی شریعەتی ئیسلامیایە، بەڵام ئەوان خۆیان پێیان وایە لە ژێر چەترە گەورەکەی شریعەتی ئیسلامیە مافی شیعەکان بە تەواوەتی نەپارێزراوە، داوای ئێوەکەن مافیان پێ بدرێ. ئەوەی شیعەیە بەپێی ئەم یاسایی کە هەموارەکرێتەوە با بڵێین مامەڵە بکە، سوننە و ئەوانەی دیکەش هەچ کەسێکی دیکە ئەوێ بەچی یاسایەک مامەڵە بکە، یاساکەی پارێزراوە مافەکەشی پارێزراوە. ئەمە لە چوارچێوەی ئەوەی پێوترێت دیموکراسی، مافی هەڵبژاردن، بۆچی با بڵێن گرفتە بۆ شیعەکان مامۆسادارە؟ بەڵێ دیارە ئەوان باس لەوە ئەکەن کە پێیان وایە یاسای باری کەسێتی ڕابردوو پێویستی بە هەموار هەیە و پێیان وایە کە کۆمەڵی کێشەی خوڵقاندووە لە ئێستادا، بە تایبەتی ئەوان باز لە مادەی 141 دەستورەکەن کە ئاڵێن زۆر بە ئاشکرا ئەو مافەی داوە بە تەواوی عێراقیەکان کە ممارەسەی بیر و باوەڕی و دینداری خۆیان بکەن لە ژیانی ڕۆژانەی خۆیانە. ئەوان پێیان وایە کە جۆرە لە جۆرەکان بۆ ئەوەی ئەم مافەیان دەستکەوێ پێویستیان بەم هەموارە هەیە. ئێمەش زۆر بە وازحی ینی قسەمان لەگەڵا کردن کە پێمان وابوو ئەم هەموارە لەم قۆناغەدا خزمەت بە گەلانی عێراق ناکە. ئەمە یەک. دووهەم پێمان وایە کە پێکاتەی کۆمەڵایەتی عێراق تۆشی جۆرێک لە ململانەیەکی ناتەندروست ئەبێ و من باسی ئەوەشم کرد لەگەڵیان ناوتم بەڕاستی من ناڵێم یاسای باری کەسێتی ژمارە 1970 ساڵی 59 بێکەم و کوڕیە، بەڵام بە بەراورد بە یاسای باری کەسێتی زۆرێک لە وڵاتە یاسایەکە کە تا ئێستا ئەتوانم بڵێم کەمترین گرفتی بۆ گەلانی عێراق دروست کردووە. من ئەم زۆر بە سەراحەت باسی ئەوەمان کردوتم ئێمە یعنی باز لە فۆرمی هاوسەرگیری بکەین بۆ ئەم فۆرما ئاماژە ئەوەی پیا بدرێت کە من سونەم یان ئەو شیعەیە یان ئەو مەسەبێکی ترا بۆ ئێمە بۆ یاساکان لەسەر بنەمایەکی ئینسانی، لەسەر بنەمایەکی پێکەوە ژیان، لەسەر بنەمایەکی کاری هاوبەش نەبێت، چووکە کاتێ شتەکان وردەکەیەوە بە دڵنیایەوە لە ناو مەسەبی شیعەشە ئاڕای جیاواسەیە، لە ناو مەسەبی سونەشە ئاڕای جیاواسەیە کە ئەمە جا گرفتێکی تری ئەم هەموارە بەڕاستی ئەوەیە کە ئەوان ئەڵێن ئەبێ ئەسەری ڕەجعی هەبێ ئەو پرۆسەی هاوسەرگیریان ئەو مافەئادا بە هاوسەرەکان کە بڕۆن لە دادگاکان بڵێن ئێمە بە مەسەبی شیعیان بە مەسەبی سونی ئەم کاراکەین. مامۆستا مادەم لە چوارچەوەی هەموارەکەیە من دووبارە یەمەوە سەر پرسی با بڵێن ئەوەی کە شیعەکان خۆیان بەرگری لێەکەن و ئەیکەم بە پرسیان ڕاستیەکەی مادەم بە گوێرەی هەموارەکە با بڵێن پەیڕەوانی مەزهبێکی دیاریکرا و دەتوانن بە پێی مەزهبەکەی خۆیان مامەڵە بکەن، ئەمە بۆچی گرفتە یان بە دیوێکی تراتخوا بە پرسیارەکە بکەم. مافی هەڵبژاردن بە هەموو پێکاتەکان دراوە لە هەموارەکەیە، ئەوان پێیان وایە ئێستا مافی هەڵبژاردن بە مەزهبی شیعی نەیراوە، لە چوارچێوەی بنەمای دیموکراسیا دووبارەی یەکەمەوە، ئەمە بۆچی گرفتە؟ ئێمە ئەزانین یاسای باری کەسێتی لە عێراقا لەسەر ئەساسی مەزهبێک یا لەسەر ئەساسی تایفە و ئایدیایەکی تایبەت دیان نەندراوە، یاسایەکی گشتگیرەوە پێم وایە ڕائیی زۆرێک لە فوقەهای ئیسلامی تیا وەرگیراوە بە سونەش و بە شیعەشەوە. دوجار ئەم یاسایەکی هەماهەنگی یا تەوافقی دروست بووە کە ئەم یاسای باری کەسێتەیە. ئەوان ئێستا وەکو وتم ئەم رەخنە باسە گیرێ مەسەلەی پرۆسی هاوزەرگیری و لە تەمەنی مناڵە ئەوان ئەڵێن باز لەو تەمەنە ناکەن کە باز لە 9 ساڵەکە ئەڵێن ئێمە لە تەمەنی 14 و 15 ساڵ کە بەشێک لە ئاڕایی فقیەکانی مەسەبە دیاریکراوەکانی ئەوان کە باسی لەکە ئەوان بۆچوونیان وایە کە پێیان وایە شەقام و هەندێک لە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و هەندێک لایانی سیاسی شەقامی تیار کردو دژی هەموارەکەی ئەوان ئەوە ڕێی ئەوانە تەبیعی. بەڵام ئێمە
وەکو وتمان زۆر بەڕاشکاوانە بۆ چوونی خۆمان وتووە لە سەرجەم کۆبوونەوەکان و گفتوگۆکانە کە پێمان وایە ئەم یاسایە کۆمەلگای عێراقی دابەشەکە، ئەم یاسایە ڕوحی مەسەبی و تایفی قوڵەکە، ئەم یاسایە کێشەی خێزانی و کێشەی ئیداری بۆ دادگاکان دروستەکە و کێشەی کۆمەڵایەتیش دروستەکە و کێشەی خێزانیش دروستەکە لە بینی هاوسەرەکان. باشە من مامۆسادارە ئەمەیان ڕاستیەکە یەکەم بە پرسیار بۆ کاگەژار، بەڵام من لە چوارچێوەی با بڵێن خۆ ئامادەکردن بۆ ئەم بەرنامەیە دەڵێن شیعەکان هەندێک پێشنیا زیان کردووە بۆی هەمواری یاساکە باشتر بکرێ، هەندێک لە ڕەخنەی بە تایبەت چالاکانی مەدەنی کەم بکرێتەوە بۆی بتوانن هەموارەکە تێپەڕێنن. شتی وا هەیە ینی بەنیازن هەندێک لە شتەکانی ئەوەی کە خوێندنەوەی بیەکەمی بۆ دەی تۆ جوابم بەرەوە، بەڵام بە تایبەت من یەک شتیان ئەڵێم ئەوەی ئێستا باست کرد ئەوەی مەسەلەی 9 ساڵ و 14 ساڵەکە. بەڵێ ئەوە یەکێکە لەو نقطانەی کە باسییان کرد و یەکی باسێکی تر ئەوان باسییان لەوە کردوتیان ئێمە با خوێندنەوەی دووەمی بۆ بکرێت کە لە دوای خوێندنەوەی دووەم مناقەشە و گفتوگۆ و وەرکشۆپ و هەروەها وەرشەی عەمەل بۆ پرۆژە یاساکە دائەندرێەوە. ئەو کاتە خەڵکی پسپۆڕ و خەڵکی شارەزا هەم لە بواری فقی هەم لە بواری یاسایی و هەم لە بواری دەستوریش خەڵک بانگەکەین. ئەو کاتە مەرج نییە یعنی ئەو هەموارەیان ئەو پێشنیاری کە ئەوان هەیە ناوێنە وەکو خۆی بمێنێتەوە ئەوان وا ئەڵێن، بەڵام لەو لاشەوە ئەبێ ئەوەش بە نادیدە نەگرین کە وەکو وتمان لەبەرەوەی زۆرینەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق پێک دێنن هەرچۆن یعنی بە هەر ئاراستەیەک بیانەوێ ئەگەر مەبەستیان بێ دوجار دەنگ ئەهێنێ و ئەڕوا و تێ ئەپەڕێ. اینجا مامۆسادارە من دوای دێمە سەر ئەوەش کە شیعەکان لە پەرلەمان چیان پێکرێ، بەڵام لە ڕووی قانونیەوە وەکو پەیڕەوی ناوخۆی پەرلەمان وەکو پەیڕەوی یاسادانان لە عێراقا ئەگەر ئەمە خوێندنەوەی دووەمی بۆ بکرا و ڕۆیشت ڕاستیەکەی ئیتر دوایی هەرچی وەرکشۆپە هەرچیەکە ئەکرێ هیچ کاریگەریەکی لەسەر خوێندنەوەی دووەم و ئەسلی مەسەلەکە بێ یان تازە وەکوڵێن ئەوانەی کە دژی بوون دەستیان لە بنی هەمانەکە دەرچووە. خۆی هەموو هەردوو ئەگەرەکان واردە ئەوانەی کە دژین ئەو مەترسیان هەیە و بەڵام ئەبێ ڕێکارەکانی هەمواری هەموو یاسایەک لە ئەنجومەنی نوێنەران بزانین هەنگاوی یەکەم خوێندنەوەی یەکەمە کە وەک جۆرێک ئێعلانکردنە، هەنگاوی دووەم کە خوێندرێتەوە دوای مناقەشە و گفتوگۆ و بانگێشی لایەنی پەیوەندیدار و لایەنی پسپۆر لەو بوارەیە سیغەی کۆتایی کە دا ئەڕێژرێت لە دانیشتنی سێما دەنگی لەسەر ئەسەر ئەدرێ ئەو سیغەیە پێمانەڵێ ئایا یاساکە چۆنە، ئایا ئەو بۆ چوون و تێبین و ڕخنانی لەسەری هەبووە بەهەن وەرگیراوە سوودی لێبیندراوە گۆڕانکاری بەسەرا هاتووە یان هەر بە شێوە یەکەم جار بووە. زۆر ڕوونە کاگەژاریەمەوە لای تۆ یعنی من ڕاستیەکەی قانون یاسا بە دڵنیاییەوە ڕەهندێکی گرنگی کۆمەڵایەتیشی هەیە. من حەزەکەم ئەمە بزانم ینی ئەم هەموارە بەم شێوەیە بڕوات بەم شێوەیە تێپەڕێ وەکۆی تۆژوتت هێناویانە بۆ موساومە لەگەڵ یاسای دیکەیە وا موساومەکە کراوە یاساکە تێپەڕێنرا هەمواری یاساکە. ئەم گۆڕانکاریە قانونیە یاسایی کە ئەکرێ لە باری کەسیە گرفتی کۆمەڵایەتی دروستەکە بۆ عێراق. گرفتی کۆمەڵایەتی بە دڵنیاییەوە بۆ عێراق دروستەکە بە شێوەیەکی گشتی، بەڵام ڕەگە ئێمە وەکو هەرێمی کوردستان بە دەربین لەو گرفتە کۆمەڵایەتی. جاوەڵا ئەو پرسیار بوو بۆ من چۆن بە دەرەبین پەرلەمانی کوردستان باشە بە دڵنیاییەوە ئەو یاسایی کە لە عێراقا و لە پەرلەمانی عێراقا پەسەند دەکرێت مەرج نییە لە هەرێمی کوردستان جێبەجێ بکرێ. هەرێمی کوردستان پەرلەمانی تایبەت بە خۆی هەیە کە لە ئێستا خۆتان نەزانن پەرلەمان ئێستا کۆتایی پێهات لەبەرەوەی بە شێوەیەکی نایاسایی لە 6/11/2022 درێژ کرایەوە بە بڕیاری بەڕێز دادگای فیدراڵی عێراق ڕێککاری یاسایی بۆ دەستنیشان کرا و ئێستا هەرێمی کوردستان لە خۆ ئامادەکردنایە بۆ ئەوەی کە خولێکی نوێی پەرلەمان دەستنیشان بکە و بەرکار بێ و بە دڵنیاییەوە لە کاتێکە ئەم یاسایە لە عێراقا بچێتە بواری جێبەجێکردنەوە پەسەند بکرێت لە ناو پەرلەمانی عێراقا، ئێمە وەکو هەرێمی کوردستان لە کاتێکە پابەندین بە جێبەجێکردنی ناوەڕۆکی ئەو یاسایە ئەگەر پەرلەمانی ئایندە بتوانێت ئەم پرۆژە یاسایە پەسەند بکاو وەکو یەکێ لە یاسا بەرکارەکان وەکو یەکێ لە یاسا بەرکارەکان لە ناو دارگاکانە کاری پێ بکرێ. ئەگەر پەرلەمان پەسەندی ئەم پرۆژە یاسایە ئەم هەموارە نەکات بە دڵنیاییەوە ئەو یاسایی کە لە دەوڵەتی عێراقا
هەموار دەکرێتەوە لە هەرێمی کوردستانە کاری پێ ناکرێت. باشە مامۆستا هەژار ڕاستیەکەی لە بارەی پرسێکی تری قانونی ئەمایان یاسایی ئەنی قسەیەکی شەیە لەبارەی جۆرێک لە کاردانەوە بەرامبەر بە عێراق لە ئەگەری پەسەندکردنی هەمواری یاسای باریکەسی ئەویش نیگەرانی ڕۆژئاواییەکانە بۆ ئەگەری پەسەندکردنەکە ئەنی ئەمە بەڕاستی گرفتێکە بێ بۆ عێراق لە ئەگەری هەموارکردنی یاسای باریکەسی با بڵین لە ناو کۆمەلگەی نێودەوڵەتیە لای ڕۆژاواییەکان وێنەی عێراق لە کەدارەکە لە ڕووی مافی مرۆڤەوە مادەم ئەو هەموو تێبینیە قانونی و کۆمەڵایەتی و لەبارەی مافی مرۆڤ لەسەر هەمواری یاساکە هەیە. ئێمە گرفتێکمان هەیە لە کاتێکا بمانێت یاسایەک پەسەند بکەین پێویستە ئەو یاسایە لەگەڵ پێشکەوتنی کۆمەڵایەتی کۆمەلگاکانی جیهان و ئەو شوێنەی کە ئێمە تیان نیشتەجێبوون و ژیانی تیاکەین پێویستە لەگەڵ پێشکەوتنی دنیادا بگونجێ لەگەڵ پێشکەوتنی سەردەمدا بگونجێ. بەڵام بەداخەوە سیاسەتی شیعەگەرایی لە عێراق کارێکی وای کردووە لەبری ئەوەی کە ئەو یاسایانەی هەموار دەکرێنەوە یا پەسەند دەکرێن بخرێنە خزمەتی گەلی عێراقەوە بەبێ جیاوازی دەخرێنە خزمەتی مەزهبێکی دیاریکرا و بەشێک لەوانەی کە دانیشتووی دەوڵەتی عێراقن کە ئەمە پێم وایە هەم لەسەر ئاستی نێوخۆی هەم لەسەر ئاستی هەرێمایەتی هەم لەسەر ئاستی نێودەوڵەتی کاریگەری خراپی دەبێت. بیرمان نەچێ لە ناو خۆی عێراقیشدا کێشەیەکی زۆری کۆمەڵایەتی و خێزانی دروستەکە بۆ ئەو جوود هاوسەرانی کە لە داهاتووە لەسەر بنەمای ئەم یاسایە ژیانی هاوسەرەتی پێکەهێنن. چونکە لە یاسای هیچ دەوڵەتێکی ئیسلامی عەرەبییان نییە کە مەزهەب بنەما بێ بۆ دروستکردنی پرۆسەی هاوسەرگیری. هەچ کەسێک بە مەزهبێکی دیاریکراوە جا ئەگەر لە حاڵەتێکە مەزهب بووە بنەمای دروستکردنی پرۆسەی هاوسەرگیری ئەکرێت لەو کاتەیە چەند جۆرێک یاسای تایبەت بە باری کەسێتیمان هەبێ کە ئەمە تایبەت بێ بە سونە مەزهب ئەمە تایبەت بێ بە شیعە مەزهب ئەمە تایبەت بێ بە هەر مەزهبێکیکە لە داهاتووە دروست بێ کە ئەمەش هەم گرفتێکی یاساییە هەم گرفتێکی کۆمەڵایەتیە هەم گرفتێکی سیاسیە. باشە کە بیرمان نەچێت هەموو یاسایەک کە هەموار دەکرێتەوە هەموو یاسایە کە پەسەند دەکرێت پێویستە یەکێک لە ئامانجەکانی خزمەتکردنی کۆمەڵانی ئەو خەڵکی دانیشتووی ئەو وڵاتە بێ کە تیان نیشتەجێن. جا بۆ عێراق ڕاستە بۆ هەرێمی کوردستانیش ڕاستە. ئەوەی بۆ منێکی پارێزەر گرنگە ئێمە دانیشتووی هەرێمی کوردستانین لێرەوە بە خەڵک ڕادەگەێنم ئەم یاسایی کە هەموار دەکرێتەوە لە ناو پەرلەمانی عێراق هیچ پابەندیەک دروست ناکات بۆ پەیڕەوکردن و بۆ جێبەجێکردن لە ناو دادگاکانی هەرێمی کوردستان تەنها لەو کاتەدا نەبێت کە خولی نوێی پەرلەمان ناوڕۆکی ئەم یاسایە پەسەند بکات بیکا بە یەکێک لەو یاسا بەرکارانەی کە لە هەرێمی کوردستاندا کاری پێدەکرێت. جا من لەبارەی دوو پرسەوە کاگەژار بابەتێکی مەحاڵە لەبەرەوەی زۆر باشە با بیکەم بە پرسیار بۆ کاکداراژ ڕاستیەکەی لەبارەی دوو پرسەوە. یەکەم کاکدارا لەبارەی کاریگەریە یان کاردانەوە نێودەوڵەتیەکان ئەگەر پرسێکی لەم شێوەیە لە عێراق سەر بگرێ هەموار بکرێتەوە بەو هەموو با بڵێن تێبینیەی لەبارەی مافی مرۆڤەوە لەسەر قانونەکە هەمواری یاساکە ئەبێ ئەمە یەک دوو بۆ هەرێمی کوردستانیش ڕاستیەکەی ئەوە ڕاستە کە ئیتر ئەو یاسایە با بڵێن یاساکی فیدرالی نابێ هەرێمی کوردستان لە چوارچەوەی پەرلەمان لە چوارچەوەی خولی نوێیە ئەتوانێ خولی شەش بە دڵنیایی نەخولینۆ ئەتوانێ با بڵێن یا دەنگی پێبا یا دەنگی پێنەیە ئەم هەموارە دوجار لە هەرێمی کوردستانە جێبەجێکریان ناکرێت. لەگەڵ ڕێز و دەستخۆشی زۆرم بۆ برای بەڕێزم کاکەژار ئەو قسەیە تەواوە ئێستا لە هەرێمی کوردستانە کاری پێ ناکرێت بەڵام ئێمە ئەمڕۆ هەمان پرسیارمان لە لیژنەی یاسایی وروژاند ئەوان ئەو قسەیان کرد وتیان لە هەرێمی کوردستانەوە یاسای خۆتانەیە و پەرلەمانی خۆتانەیە و حکوومەتی خۆتانەیە. ئێمە وتمان ڕاستە بەڵام ئێمە کەرکووکمان هەیە ئێمە مووسڵمان هەیە ئێمە گەرمێنمان هەیە و ناوچەیەکی جێناکۆکی زۆرمان هەیە کە هاوڵاتیەکی کورد و کوردستانی تایە نیشتەجێیە یعنی بە دڵنیاییەوە لەوانەیە وەک ئەڵێن لە سا 50 خاکی هەرێمە ئەم یاسایە جێبەجێکرێ ئەگەر لە سا 50 دانیشتوەکانیشی هەرێم نەبن. ئەمە لەبەرەوە ئەمە بە دڵنیایەوە لەو بەشە ئەو بەشەی کە ئایا کاریگەری ئەبێ لەسەر
پێش ئەوەش یعنی حەزەکەم ئەوە بڵێم سیغەی هەموارەکەش جاری وا هەیە چونکە ئێمە یاسای وا دەرچووە هەموار کراوە لە هەرێمی کوردستانە بە بڕگەیەکە زۆر بەوازحی ئەڵێ بیما فيها ئەقلیم الکوردستان ئەی ئەگەر هەموارەکە بڕگەیەکی وایتیا بوو ئایا بەیانی لە ڕووی دادگاوەتیاتیانە مامۆسادارە دوو هەمیان ئێستا شتێکی لەو جۆرەیتیانە ناڵم ئەوانی شار شتێکی لەوە ئەمە خاڵێکی تر مەسلەی پەیوەندیت بە کاردانەوەی کۆمەلگەی نێودەوڵەتی وڵاتانی دنیا بە دڵنیاییەوە من پێم وایە ئێستا دەبوو بیر لەوە بکرێتەوانێت کە خاڵە هاوبەشەکان بکرێتە بنەمای یاسا و ڕێکارەکان نەک خاڵە جیاوازیەکان و دابەزینەوە بۆ خوارەوە بەش بەشیکەین کە ئەمە گرفت دروستە خاڵێکی تریان ئەگەر ڕاستە و خۆش نەیبێ لە ئایندەی نزیکا من پێم وایە لە داهاتوێکی دوورە بە دڵنیاییەوە دوور نییە مامەڵەی هەندێک وڵاتان یا مامەڵەی ڕێکخراوەکانی کۆمەلگەی نێودەوڵەتی دوجار لەسەر ئەو هەنگاو و هەڵوێستاون و بڕیار و یاسانەی کە لە ئایندەی عێراقا دەرەچن بە دڵنیاییەوە کاریان دەبێت مامۆسادارە ئەگەر وا بێ ڕاستیەکەی من دوو قساکە مەردووکی وەکو پرسیار وەریگرە حەزەکەم ڕێی ئێوە بزانم لە پێم وا بێ لە لیژنەی پەیوەندیەکانی پەرلەمانی عێراقا قسێک لەبارەی ئەوە کراوە کە یەکەم شوێن نیگەرانیمان زۆر گوێ لێ بووە با بڵێن باڵێۆزی ئەمریکا قسەی کردووە و ئەوانەی دیکەش ڕۆژاوایەکان بەگشتی نوێنەراتیەکانیان نیگەرانن لەم پرسە بەڵام یەکێتی ئەوروپا گوای و توێت یەگەرەم یاسای و خۆی جێبەجێ بکرێ بە دڵنیاییەوە ئاستی پەیوەندیەکان لەگەر عێراقا ئەهێنینە ئاستێکی نزمتر ئەمە قسەی پەرلەمانە قسەی لیژنەی پەیوەندیەکانە ئەمە یەک دوو بەڵام بە دیوەکەی تراک مامۆسادارە ئەگەر ئێمە لە عێراق بۆ دەرکردنی هەر یاسایەک چاومان لەوە بێ ڕۆژئاواییەکان ئەوروپا ئەمریکا چۆن لە ئێمە ئەڕوانن و نیگەران بین بۆ ئەمەیان دەیخۆ ئەگەر وا بێ ئەبێ نیگەران بین و کارێک بکەین بۆ دەرکردنی یاسایەک بۆ نمونە تایبەت بە مثلیەکان ئەوەی کە با بڵێن دوو ڕەگەز و هاو ڕەگەز خوازوو ئەوانە خۆ ئەوان ئیش بەواکەن و وردە وردە خەریکە مافیان پێێن بە دڵنیاییەوە ڕێی عێراق و هەرێمی کوردستان و مستەمەعی عێراقیش بەگشتی بە هەرێمی کوردستانی شەو لەو بارەیەوە چۆنە ئەنی من قسەکەم لەسەرەوەیە کە چۆن نەکرێ بەم شێوەیە بەردەوام لە چوارچەوەی یاسا و ڕێساکانی وڵاتێکی دیاری کراوە چاومان لە با بڵێن وڵاتانی دیکە بێ کاردانەوەکانیان یەکێک لەو یاسانەی کە ماوەی ڕابردوو لە ئەنجومەی نوێنەرانی عێراق دەنگی لەسەر دراوە چووە بواری جێبەجێکردنەوە ئەو یاسایی قەدەغەکردن و نەهێشتنی لادانی سێکسی و لەشفرۆشی بوو بیلفعل ئەو کاتە ژمارەیەک لە نوێنەری وڵاتان سەردانی ئەنجومەی نوێنەرانیان کرد و زۆر بە ئاشکرا ڕای خۆیان وت بەڵام ئەنجومەنی نوێنەران خوێندنەوەی سێمیشی بۆ کرد و دەنگی لەسەر درا و پەسەندیشی کرد بۆ ئەمەش ئەگەر تێبینیان هەیە بیلفعل وەکو بەڕێز ئاماژەت پێکرد لەوەی تێبینی و سەرنجیان هەبێ و لە هەندێک تویتشانیان شاردۆتەوە نووسیوانە خەڵکی سیاسی و کاربەدەستی وڵاتان بەڵام لێرەش خەڵکی عێراقی بە تایبەتی ئەوانەی کە لە ناوەندی بڕیاران و لە ناو پەرلەمانان ئەڵێن عێراق دوجار خاوەنی دید و ئادیا و بۆچوون و دەوڵەتی خۆیەتی ئەوان مافی ئەوان نییە ڕاستەوە خۆ چۆنەڵی تەدەخل بکەن لەوەی کە ئایا گەلانی عێراق یان نوێنەرانی عێراق چی یاسایەک داهێنن چی یاسایەک درێژەکەن چۆن عێراق بۆ نمونە تەدەخل ناکاتە ئیشی ئەوان ئەمانیش باشەوە لەبەرەوە پێم وایە ئەگەر مەبەستیان بێ وەکو لە سەرەتایە باسم کرد مەبەستیان بێ ئەم یاسایە تێپەڕێندرێ خوێندنەوەی بۆ ئەکرێ و تێژ ئەپەڕێندرێت باشە اینجا دواتر من دێمەوە لای تۆ لەبارەی ئەگەری مساومە و جۆرێک لە با بڵێن بێنەوبەردەی ئەم یاسا بۆ ئەو یاسا لە بینی شیعە و سوننە بە تایبەتی پرسیارت لێ یەکەم بەڵام ئەخیر پرسیار لە کاگەژارەکەم و ڕاستی ئیتر دوای جوابەکە دوای وەڵامەکەی ئەتوانێت سراحەتی خۆی وەرگێ کاگەژارێکی لەو گرفتانەی کە لەبارەی هەمواری یاساکەەوە باسی لەکرێ کەمکردنەوەیان نەمانی ڕۆڵی دادگاکانە بۆ پرسی یاسای باری کەسی بۆ مەسلەی هاوسەرگیری جیابوونەوە هەموو ئەو پرسانەی دیکەی کە دوای جیابوونەوە و دوای هاوسەرگیری هەن ڕۆڵی دادگاکان گرنگ نییە خۆ ئەگەر ئەم ڕۆڵە لە دادگاکان بسەنرێتەوە گرفتی قانونی کۆمەڵایەتی بە دوای خۆیان ناهێنێ
وەڵام من پێشەوەی وەڵامی پرسیارەکەی بەڕێزت بەمەوە یەک سەرنجم هەیە لەسەر قسەکانی کاک دارای بەڕێز. ئەگەر ئەم یاسایە پەسەند کرا و لە ناو پەرلەمانی عێراقا تێپەڕێنرا بەڕێزیان و هەموو ئەوانەی کە نوێنەرایەتی هەرێمی کوردستان و با بڵێن کورد ئەکەن لە ناو پەرلەمانی عێراق دەتوانن داکۆچیکارێکی سەرسەخت بن لەوەی کە ئەو یاسایە بۆ ناوەڕاست و خواروی عێراق پەسەند بکرێ و ئەتوانرێ هەر لەوێ جێبەجێ بکرێ. چونکە وەکو جەنابی فەرمووی مادام ئێمە خاوەنی حکوومەتی خۆمانین، مادام ئێمە لە داهاتووە خاوەنی خولی شەشەمی پەرلەمانی کوردستانین، ئەوە خۆمان نەتوانین بڕیار بین لە چۆنێتی پەسەندکردن و هەموارکردنەوەی یاسای باری کەسێتی لە دوای ئەوەی کە ڕاوێژەکەین بە خەڵک لە دوای ئەوەی کە ڕوونە هەموو گوێ لە هەموو بیر و بۆ چوونە جیاوازەکان ئەگرین و یاسا لە کاتێکا پێویستی بە هەموارکردن بێ دەتوانرێت لە ڕێگای وەرکشۆپ و وەرگرتنی ڕای گشتیەوە بتوانین هەموارێکی جوان بکەین کە لەگەڵ پێشکەوتنی دنیای سەردەمدا بگونجێت. سەبارەت بە پرسیارەکەی بەڕێزت بە دڵنیاییەوە هەم لە ڕووی ئاستی کۆمەڵایەتیەوە لە خێزانەوە کە بچووکترین پێکهاتەی یەکەی کۆمەلگایە هەتاوەکو کۆمەلگا بە شێوەیەکی گشتی خێزانەکان کێشەی کۆمەڵایەتی کێشەی خێزانی و هەروەها دادگاکان بە شێوەیەکی گشتی سەرقاڵەکات. چونکە ئێمە پێمان وابێ ئەگەر بێت و کەسێک لە تەمەنی 9 ساڵ یاخود 10 ساڵ یاکو ئەوەی کە کاکدارای بەڕێز باسی دەکات 14 و 15 ساڵ کە پێم وایە ئەمە بە هیچ شێوەیە گرنگ نییە لەبەرەوەی حاڵەتێک باس کراوە لە یاسای باری کەسێتیە پێی دەوترێت زەڕورەی قسوە. زەڕورەی قسوە واتە ئەو کەسانەی پێویستیان بە پێکهێنانی ژیانی هاوسەری هەیە لە تەمەنی خوار ڕێگە پێدراو کە لە 16 ساڵ کەمتر نییە بە ڕەزامەندی ئەو کەسەی کە ئەتوانێت بڕیاری بۆ بدات. لەبەرەوە ئەم یاسایە پەسەندکردن زەرەر ئەدا لە خێزان، زەرەر دەدا لە کۆمەلگا، زیانی هەیە بۆ ناو ناوبانجی کۆمەلگای عێراقی و زیانی هەیە لەسەر ئاستی نێوخۆی و نێودەوڵەتی و هەروەها دادگاکان سەرقاڵ دەکات. ئەوەی کە گرنگە نوێنەرەکانی کورد لە ناو بەغدا و پەرلەمانی بەغدا بتوانن داکۆچی بکەن لە پاراستنی مافی گەلی کورد لەو یاسایەدا. زۆر باشە. ئەمە پێشنیاری منە بۆ بەڕێزیان و بە دڵنیاییەوە من لێرەشەوە یعنی ئەو دڵنیایە دەدەم بە خەڵکی کوردستان بە هیچ شێوەیەک ئەو یاسایە لە هەرێمی کوردستان ناچێتە بواری جێبەجێکرد. زۆر باشە. هەژار غەفور پارێزەری ڕاوێژکار زۆر سپاس دەکەم لە سلێمانیەوە لەگەڵ مابووی. زۆر بەخێربێ بۆ زووم. مامۆستا دارایەمەوە لای تۆ سپاس بۆ جەناب لوتفە هەیە سپاس دەکەم. یەمەوە لای تۆ لە پرسی ئەوەی موساوامە و ئەم یاسا بەو یاسایە لەگەڵ با بڵێن ئەگەری دەرچواندنی یاساکە تێپەڕاندنی یاساکە گفتوگویەکەکەین. پێم وابێ ئێستا شیعەکان ڕاستە شیعەش کۆدەنگ نییە لەسەر هەمواری یاساکە بەڵام توانی ویانە نازانم ئەگەر هەڵم بۆم ڕاستکەرەوە زیاتر لە 180 پەرلەمانتار 186 پەرلەمانتار کۆکەنەوە بۆ ئەوەی یاساکە تێپەڕێنرێ. وایە یان نا ئەمە یەک دوو هەر بەڕاستی ئەم موساومەیە ئەم یاسا بەو یاسایە لە بینی شیعە و سوننەیە هەیە یان قسەیەکە هێشتان بەو شێوەیە نییە کە باسەکرێ. بە دڵنیایەوە بەڕێزدا ئاماژەت پێکرد ئەگەر هەمووشیان نەبن زۆرینەی زۆریان پشتیوانی لەکەن ئەمە یەک دووهەمیان بەداخەوە یعنی ئەتوانین بڵێن یەکێک لەو گرفتانەی کە لە سیستەمی حکومڕانی لە عێراقا هاتۆتە ئاراوە ئەم مەسەلەی تەوافقی سیاسیە کە چۆنڵی شتێک مقابلی شتێک یعنی چۆن پۆستە سیادیەکانی عێراق یەکێکی بۆ شیعە یەکێکی بۆ سوننی یەکێکی بۆ کووردا بە دڵنیاییەوە ئەمە شۆڕبەتەوە بۆ وەزارەتەکانیش و بۆ بەڕێوەبەرگشتەکانیش و دوجار لە هەموو ناولیژنەکانیشەوە جۆرێکی تریش لە هەموو ئەو پرۆژە یاسانەی کاتێک دێتە ناو پەرلەمان و گفتوگۆی لەسەرکرێ کە تا ئێستا شتێکی لەو جۆرەیە نەبووە بەڵام ئەگەر بەو ئاراستەیە بڕوا پێم وایە هەموو عێراقیەکان زەرەرەکەن چونکە بەڕاستی ئەبێ پەرلەمان ئەو قوبەیە بێ یان ئەو شوێنە بێ کە هەمووان کۆ بکاتەوە بۆ بەرژەوەندی هەمووان. بۆیە ئێمە بەڕاستی بەرامبەر بەخوا بەرپرسیاری و بەرامبەر بە خەڵکی عێراق و کوردستان بەرپرسیاری ڕاستیەکەی زانی جۆرێک لە مەترسی لەبارەی بوونی موساومە چییە خوێندنەوەی یەکەم هەر بە موساومە کرایانی سوننەکان و کوردیش بە دڵنیاییەوە ناڕازی بوون بۆ ئەوی خوێندنەوەی یەکەمیشی بۆ بکرێ بەڵام
یەک دوو یاسای دیکە بۆ کورد پرسی هەڵەبجە هێنرایە پێشەوە بۆ سونەش لێبوردنی گشتی هێنرایە پێشەوە و خوێندنەوەی یەکەمی بۆ کرا. ئێستا ترسێکە هەبێ ئەوەیە کە دووبارە مامەڵەیەکی سیاسی یاسایی بێتەوە ناو پرسەکەەوە خوێندنەوەی دووەمیشی بۆ بکرێ. ئەمەش ئەگەرەوە نییە؟ هەموو ئەگەرەکان واردن، بەڵام ئەوەی ئێستا کە بە تایبەتی ئێمە وەکو کوردەکان زۆر سوور بووین لەسەری ئەم یاسای گێڕانەوەی مڵک و ماڵ و زەویە کشت و کاڵیەکان بوو، ئەوانەی کە بە هەندێک بڕیاری مەجلیسی قیادەی سەورەی هەڵوەشاوی پێشوو مسادرە کراون یان دراون بە خەڵکی تر کە ئەویش یەکێکە لەو یاسایانەی هەر بۆ زانیانی بەڕێستان کە مشتومڕێکی زۆری لەسرە کە ئەوە جارێ ئێمە دەستمان کرد بە خوێندنەوەی لە ماوەیەک لەمە پێش دەنگمان لەسەر یەک دوو مادەی دراوە دوایی بەهۆی ئەوەی ناڕەزایەتی دروست بوو وەستێنراوە. ئەم ڕۆژ بە گفتوگۆیەکی زۆرمان لەسەر کرد لە لیژنەی یاسایی کە بچێتە خشتەی کارەکانی داهاتەوە. ئەمڕۆ لە خشتەی کارە هەبوو، بەڵام وەکوتم هیچ ئەمڕۆ دانیشتن نەکراوە، کارەکانی دانیشتنی ئەمڕۆ ئەنجام نەدرا. نازانم لە خشتەی کاری داهاتووە ئەبێ یان نابێ بیرفعل ئەو قسەیە تەواوە بەداخەوە جۆرە لە جۆرەکان خەریکە پرۆژە یاسایەکان بۆ ئاڕاستە ئەڕۆن کە من پێم وایە ئەمە بۆ ئایندەی گەلی عێراق ئایندەیەکی گەشتبین نییە و ئایندەی من بە نزیکەی وەڵامەکەم وەرگر، بەڵام ئەیکەم بە دوا پرسیار. پرۆژەی هەموار یاسای باری کەسی ئەوەی دیکەی سونەکان کە پیان خۆشە دەربکرێ پەیوەندی با بڵێن لێبوردنی گشتیەوە هەیە. ئەمەی سێمیش کە کورد حەزەکە ڕاستەکەی دوانە کورد ئەبوو بیکا بە کارتی مساومە هەم هەڵەبجە هەم ئەوەی زەوی وزار. بەڵام ئێستا وەکو ئێواڵێن ئەو پرسەکەی زەوی وزار زیاتر لە ناو مەسەلەکە بوونی هەیە. لە ئەخیرا لە پەرلەمانی عێراقا ئەم سیاسایە بەیەکەوە تەوافقی لەسەر کرێ و بەیەکەوە دەرەچن یان پێدەچێن شیعە ڕاستیەکەی زۆرینە بەکاربێنێ و پرسی یاسایی هەمواری باری کەسی تێپەڕێنرێ. کام ئەگەریان نزیکترە؟ ئەتوانم بڵێم وەڵامێکی یەکلاکەرەوەمان لەوانەیە لە ئێستا دەست نەکەوێت، چونکە بەڕاستی بۆ نمونە من نمونەیە گەهێنمەوە زۆر جار زۆربەی لایەنەکانیش هاودەنگ بوون یا هاوڕابوون لەسەر بربژێرێک بۆ سەرۆکی پەرلەمان، بەڵام دوجار ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەوانەیە دەنگیان نەدابێ بۆی کە لایەنەکە ئاڕاستەی کردوون. لەبەرەوە هیچ کامێک لەم سێ پرۆژەیە گرنتی ئەوە نیە دەنگە هێنێ و متمان دەنگە هێنێ و ئەبێ بە بڕیار و پرۆژە یاسا. لەبەرەوە هەموو ئەگەرەکان چاوەڕوان کراوە، ئەکرێ هەمووشان دەنگ بێنن ڕێکەوتنی لەسەر بکرێ، ئەکرێ هیچیان دەنگ نێنن. زۆر باشە. داراسەکانیانی ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق، زۆر سپاس. زۆر سپاس بۆیەوە. لطفە هەیە. سپاس بۆ سەرنجیەوە.